زانیاری لەسەر نەخۆشی کەم خوێنی. کەم خوێنی حالەتێکە کە لە لەش توانای دروستکردنی خانەی خڕۆکە سوورەکانی نییە تا ئۆکسیزینی پێویست هەڵبگرێت و بۆ شانەکانی لەش بیان گوازێتەوە. بە شێوەیەکی گشتی ڕێژەی خوێنی ئاسایی کە لە کەسێکی ئاسایی واتە ڕێژەی سیبی سی خانەی خوێنی سوورە لە پیاودا ١٠४ بۆ ٨٠یە وە لە ئافرەتیش لە نێوان ٩٤ بۆ ٧ە. ئەگەر هاتوو لەم ڕێژەیە کەمتر بوو ئەوە بە نەخۆشی کەم خوێنی دادەندرێ. بە شێوەیەکی گشتی کەم خوێنی دەبێتەوە ئازاری سەر و لە هۆشچوون و بێهێزی و شینبوونەوەی پێست و زۆر گرفتی دیکە دروست دەکا. کەمی ئاسن یەکە کە لە هۆکارە سەرەکیانەی دروستبوونی کەم خوێنی. کەمی ڤیتامین جگە لە ئاسن ڤیتامین B12 بەسە تا خانەکانی خوێن بەرهەم بهێنێت. نەخۆشی درێژخایەن وەکو نەخۆشیەکانی ئایدز و نەخۆشی گورچیلە و نەخۆشی هەوکردنی درێژخایەن و جومگە و ڕۆماتیزم. کەم خوێنی ئاپلاسیک ئەم زۆرەی کەم خوێنی زۆر دەگمەنە کە بە کەم خوێنی ژیان ناسراوە. هەڕەشە لەسەر ژیانت دروست دەبێت و کاتێک لەش بە تەواوی توانای بەرهەمهێنانی خانەی خوێنی سوور لە دەست دەدات. تووشی ئەم زۆرە کەم خوێنە دەبێن. ئانیمێس کە نەخۆشیەکە تووشی مۆخی ئێسک دەبێت کە مرۆڤ تووشی چەند نەخۆشیێکی ترسناک دەبێت وەک ژێرپەنجەی خوێن. لە کاتی ئەم نەخۆشەدا مۆخی ئێسک دروستکردنی پەڕەکانی خوێن دەوەستێنێت وەچیتر توانای دروستکردنی خوێنی نامینێت کە کاریگەری ئەم جۆرانەی ژێرپەنجە هەڕەشە لەسەر ژیان دەکەن و زۆر بەگرانی کۆنتڕۆل دەکرێن. ئەو کەسانەی تووشی کەم خوێنی بوون دەتوانن لە ماڵەوە ئەم شەربەتانە زۆر بخۆنەوە بۆ ئەوەی چارەسەری ئەم گرفتانە بکەن. یەکەم، شەربەتی هەنار پێویستە ئەو هەنارە سروشتی بێت و تازە بێت. بیکە بە چەند بەشێکەوە لەگەڵ کەمێک ئاو و شەکر تێکەڵاو بکە و بیخۆوە. دوو، شەربەتی پرتەقاڵ خواردنەوەی زۆر باوە و باشترین چارەسەریشە بۆ کەم خوێنی. ڕێژەیەکی زۆر ڤیتامین سی تێدایە کە دەبێتە هۆی مژینی ئاسن بۆ لەش، بەڵام زۆر گرینگە شەربەتی پرتەقاڵ سروشتی بێتن. چوار، شەربەتی تەماتە. تەماتە بڕێکی زۆر ئاسن و ڤیتامینی تێدایە کە دەبێتە هۆی زیادکردنی خوێن و دژە ئۆکسان. هەر بۆیە زۆر گرینگە ئەو کەسانەی تووشی کەم خوێنی بوون تەماتە بکەن بە شەربەت با خەڵاتەی کارەبا و لەگەڵ کەمێک شەکر تێکەڵی بکەن و بیخۆنەوە. چوار، شەربەتی کیوی بڕێکی زۆر شەکر و کازا ڤیتامینی تێدایە وە دژە ئۆکسانە، ڕێژەی خوێن بەرز دەکاتەوە. لە لەشدا دەکرێت لەگەڵ شەربەتی پرتەقاڵ تێکەڵ بکەیت و بیخۆیتەوە. 5، شەربەتی مێوش باشترین زۆری شەربەتە بۆ چارەسەری کەم خوێنی. دەوڵەمەندە بە کانزا و ڤیتامین و ئاسن کە دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی خوێن لە لەش. 6، شەربەتی چەوەندەر یەکێکی ترە لەو شەربەتانەی سوودی زۆری بۆ لەژ لە ڕووی تەندروستیەوە، بە تایبەتی ئەو کەسانەی کەم خوێنن یان تووشی خوێن بەربوون دەبێن. چەوەندەر بکە بە چەند بەشێکی بچووکەوە لەگەڵ کەمێکی ئاو شەکر تێکەڵ بکە و بە خەڵاتە بیکە بە شەربەت و بیخۆوە. هیوادارین سوودبەخش بوون بە زانیاریەکانمان وە لایک و کۆمنت و شێریتان لەبیر نەچێوە. سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و هەروەها زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی زیاتر خزمەتتان بکەین. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.